وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن هەنگاوێکی ترینا بەرە و کارکردن لەسەر دامەزراندنی تۆڕی هێڵی شەمەندەفەر لە هەرێمی کوردستانە ئەویش ئەنجامدانی گرێبەستێکە واژووکردنی گرێبەستێکە لەگەڵ کۆمپانیای کۆنسڵترانسی ئیسپانی کە کۆمپانیایەکی شارەزای لە ئەنجامدانی دراساتی جەدوای اقتصادی فیزیبڵتی سەدی واتە ئەم واژووکردنی گرێبەستە لەگەڵ ئەم کۆمپانیای بۆ ئەنجامدانی دراسەتی جەدوایە بزانرێ ئایا دامەزراندنی تۆڕی هێڵی شەمەندەفەر لە هەرێمی کوردستانە لە ڕووی ئابووریەوە چ کاریگەریەکی ئەرینی هەیە لەسەر کۆمەڵگای هەرێمی کوردستان لەسەر ئابووری هەرێمی کوردستان لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە و کۆمەڵی راپۆرت ئامادە ئەکات لە چەند قۆناغێکی جیاوازە کە ئەوە دیارە کات قەبارەی هاتوچۆ چۆن ئەبێ چەند کەس ئەتوانێت بگوێزێتەوە ئەم هێڵەگەر دابمەزرێ و ئەو کاڵایکە گوێزێتەوە چۆنە بڕەکەی چەنە و کۆمەڵێ شتی لەم بابەتە کە هەمووی پەیوەنددارە بە دراسەتی ئەوەی ئایا ئەم هێڵی شەمەندەفەرە کە ئەکرێت تا چ ڕادەیەک بەهای ئابووری هەیە. خۆی ئێمە وەکو پرۆپۆزەڵ پێشکەشمان کردووە نزیکی 915 کیلۆمەترە لە سێ قۆناغی سەرەکی پێیە. قۆناغی یەکەمیان هێڵێکی سەرەکیە کە خاڵی برایم خەلیل بە خاڵی پەروێزخانەوە ئەبەستێتەوە واتە تورکیا هەرێمی کوردستان ئێران عێراق بەیەکەوە ئەبەستێتەوە ئەم هێڵیان کە بەش یەکەمە نزیکی 600 کیلۆمەتر ئەمە بەزەندەی سەرەتاییە پاش دراستەکە ئەو درێژیانە دقیقتر دەرئەکەوێ بە شار سەرەکیەکانی هەرێمی کوردستانە تێپەڕێ لە کەرکووکەوە بە عێراقەوە بەسرێتەوە و لە مۆستیشەوە بە بەشەکانی تری عێراقەوە بەسرێتەوە. بەشی دووەم و سێمی هێڵە لاوەکیەکانە یان بڵێن فەرعەکانە کە هێڵێک ئەڕوات بۆ ناوچەی بڵێن حاجیۆمەران هێڵێک ئەڕوا بۆ ناوچەی بەرواری هێڵێک ئەڕوا بۆ ناوچەی قەڵات جێوڕانیە هێڵێکی تر بۆ هەڵەبجا هێڵێکی تر بۆ پێنجونە